بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەران یازدوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان هاتنەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ تا کۆتایی بینەرمان بووی کە سوودمەند بن لە تەواوی بڕگە و بابەت و زانیاریەکانی ئەمڕۆمان. ئازان خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی لە ئێستادا لە کۆمەلگای کوردیدا کۆمەڵێک دیاردەی نامۆ هاتوونەتە ئاراوە کە نامۆن بە کولتوری کوردی و لەگەڵیشیدا بەشێک لە میدیاکانی نزیک لە دەسەڵات گرنگی بەم دیاردە نامۆیانە دەدەن کە کاریگەری دەبێت لەسەر ڕەفتار و سلوک و کولتوری کۆمەلگالەوانە سەماکردن لەسەر شەقامەکاندا نمایشی جلوبرگ وەروەها هەڵبژاردننی شاجوان و کۆمەڵێک دیاردەی نامۆی تر کە لە کۆمەلگای کوردیدا لەوانەیە جێگای نەبێتەوە ڕاستە ئازادی هەیە لە هەموو شوێنێکدا بەڵام ئەم دیاردانە دەپرسین تا چەند کاریگەری دەبێت لەسەر ناشرینکردنی کولتوری کوردی و هەروەها لەسەر ڕەفتاری گەنجان و کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکە لەو بارەیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە سۆرانەوە میوانێکمان دەبێت وەروها لە تەوری دووەمان کە هاوکارمان جەلال محەممەد لە نەخۆشخانی بەخشینەوە پێشکەشمان دەکات باز لە پاراستنی دنداری منداڵان دەکەین و هەروە بزانین ئەو نەخۆشیانە چین کە تووشی ددانەکانی منداڵ دەبێت و چۆن ببینەوەی کە پارێزگاری لە ددانی منداڵەکانمان بکەین و هەروەها بە تایبەتی تر لە ئێستادا کۆمەڵێک دەرمان و کۆمەڵێک دەرمان هەیە کە بۆ منداڵ بەکار دەهێنرێت کاریگەری لەسەر ددان دەبێت بە تایبەت لە ڤیتامینەکان ئەبزانین ئەو دەرمانانە چین کە زیانی دەبێت کە ئەگەر بدرێت بە منداڵەکان لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەت و بڕگەی دیکەمان بۆ ئامادە کردوون دەستپێک دەچینە لای کەشوهەوا زانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنمەکەماندا باز لە هاتنە ئارای کۆمەڵێک دیاردەی نامۆ دەکەین کە نامۆن بە کولتوری کوردی و بزانین بۆچی لە ئێستادا لە کۆمەلگای کوردیدا ڕەواجی پێدەدرێت ئایا ئەم دیاردە نامۆیانە پێشکەوتنی کۆمەلگایە لەوانە سەماکردن لەسەر شەقامەکان و هەروەها نمایشی جلوبەرگ و بە شێوازە لە شێوازەکان کە وەکو خەڵک باسی لێوە دەکەن ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا وەروە لەسەر کولتوری کوردی و گفتوگۆ لەو بارە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە سۆرانەوە میوانی بەرنمەکەمانە بەڕێز کاک دکتۆر ئەحمەد سۆفی زانای ئاینی. کاک دکتۆر سڵاوی خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. سلام علیکم، زۆر بەخێر بن. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر باز لەو بکەین لە ماوەی ڕابردوودا لە سۆران نمایشێکی سەماکردن لە شەقامەکاندا ڕوویدا ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە کۆمەلگادا ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کولتوری کوردی وەروها نامۆ نییە بە دابوونەریتی کولتوری کوردی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. زۆر بەخێر بێن دەستخۆشیتان لێ دەکەم خوای گەورە موفقتان کە سەرکەوتوی دنیا قیامەت بن. دوو سەرنجی جوان پێش ئەوەی دەست بە قسەکانم بکەم. یەکیان مامۆستایەک لە منطقەی خەلیفان وەفاتی کردووە لە ناوی من زۆر نزیکە بابی ناوی سۆفیا من ناوی مەلا ئەحمەد سۆفیا خەڵکێک وا دەزانن تەلەفۆنم بۆ دەکەن وازان من وەفاتم کردووە من ماوم بەرنامەکەتان هاوکاتە لەگەر ئەو حادیثەیە مباشریشە یعنی سەر ڕاستەوخۆیە دەستان خۆش بی. دووەمین تەوەرەکەتان هاوکاتە لەگەر ئەوەی کە
لە ماوەیەک پێش ئێستا لە ڕەواندز و سۆران ئەو شان و سەرشەقام و ئەو شتانە هەبووە بەردەوامیش ئەو شتانە لە کوردستان وەکو میوانێکی نامۆ وەکو میوانێکی ڕەزاگران دێنە سەر ساحەی ناومیلەتێکی موسڵمان ئەوە نەک پێشکەوتن نییە کرانەوەیە بەڕووی هەندێک شتی کە زەرر و زیانی هەیە پێش هەموو شتێک مامۆستاگیان ئەوە دەزانین کە ئێمە پێغەمبەرێکمان هەیە صلی الله عليه وسلم لەو مانگەدا زۆر باسی گوێڕایەڵی پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم و بە مناسبەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستایان زۆر ئەو مەوضوعانیان باس کردووە پێم وایە ئەو ڕەدفعلێک بێ بۆی خەڵک ئەو شتە لەبیر بە ئەو شتانی لەبیر چێتەوە لە جیاتی سنەتی پێغەمبەر تەطبیق بکە عەلەیهی سەڵات وسەلام دەچن شتانێک دێنن بۆ ئەوەی بڵێن بە زمانی حاڵ پێمان بڵێن ئەوەی ئێوە دەڵێن بە دوای دابکەون ئێمە دەڵێن نا بە دوای شتێک کە دابکەین کە شەرق و غەربە بە دوای هەموو شتێک دابکەون تەنها ئیسلام نەبێت ئێمەش لە هەموو دینەکان تەنها ئیسلاممان قبوڵە خوای گەورە فەرمی ئین الدین عند الله الئیسلام ئەو دینێ قبوڵە لە لای خوا جەل جەلاله ئیسلام ئەوجا ئێمە ئەوەی کە واجبە ئەوەی کە سنەتە ئەوانەکەین بە عادەتی خۆمان وەک ئیبن القەییم جەوزی ڕەحمەتوڵڵی عەلەیهی فەرمی عادات ئەهل اليقظة عیبادە وعیبادة ئەهل الغفلة عاد ئەفەرمی عادەتەکانی ئەهلی ئیسلام ئەهلی دین خواناس ئەگەر تەماشایان کە عادەتەکانیان هەموو عیبادەت ئێمە لە ماڵەوە دێنە دەرێ دەڵێن بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله بەزلکەیەکی ڕێک و پێک و جلوبەرگێکی مسلمانانە و دەچینە سەر دوکانەکەمان بە ئوسلوبێکی ئیسلامی مسلمانانە دێنە دائیرە دەچینە ماڵەوە معاشەڕەمان ژیانمان هەستانمان دانیشتمان ڕەفتارمان گفتارمان هەمومان لە قورئان و سنەت هەڵدێنجین ولكم في رسول لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا خوای تعالی جل جلاله فەرمێ من پێغەمبەرێکم بۆ ئێوە ناردووە ئەو پێغەمبەرە قودوەیە پێشەوایە سەرکردەتان لە هەموو بوارەکانی ژیان چاو لەو پێغەمبەرە بکەن ئێمە محتاج و پێویستی تەقلید و یاساییکردنەوەی هیچ کەسێک نین هیچ کەسێک نە ژن نە پیا و نە گەورە نە گەچکە نە ئەولا نە ئیملا ئێمە بەرنامەی خۆمان هەیە وەکو بیر و باوەڕ ڕۆحی وەکو لایەنی سلوک و هەڵس و کەوت ئیدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی بە وەضع نامۆنیە لە ئیسلامێ لەبەرەوەی لە قەدیم و زەمان خەڵکانێک هەوڵیان داوە لەسەر ڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی لابدەن ئەفەرمێ لەتەتەبیعن پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم سنن من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو سلكوا جحر ضب لسلكتموه قلنا يا رسول الله اليهود والنصارى قال صلى الله عليه وسلم فمن رواه الشيخان لحديث إمام مسلم وبخاري رواياتان كردوا فرمي وەکو معجزەیەکی پێغەمبەرایەتی فەرمێ لە ئاخر زمانی ئێوە بە دوای جوولەکە و نەسرانیەکان دەکەون بست بە بست یعنی ئەوە بستە 23 سانتیم یعنی هەر لە دووان یەکسەر مباشرەتەن ڕاستەوخۆ بە دوایاندا دەڕۆن ئەوەی لە تەلەڤیزیۆن دەیبینن تەطبیقی دەکەن ئەوەی لە فەیسبووکەی بینن ئەوەی لە تیکتۆکەی بینن مەبەستی ئەوانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی شەوانە دەیبینن ڕۆژانە خۆی پێ کافر دەکەن سبەینی کابرا مسلمانە ئێوارەی کافرە ئێوارەی شوێ مسلمانە سبەینی بۆتە کافر والعیاذ بالله يصبح مسلما ويمسي كافرا ئەوە مصیبەتێکی گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بست بە بست وذراع گەز بە گەز يعني نیومەتر 20 سانتیم 20 سانتیم بە دویاندا دەڕۆن حتاوەی لێ دێت ئەگەر ئەوان بچنە کونی بزنمژەکان ئەشکەوتی لە هێلانەی بزنمژ حیوانێکە دوو لەڕووی هەمولایەک تۆزێک لای تیمساح شتیواچێ هەرچەند گۆشتیشی ئەخورێت تۆزێک ناشیرنە دەڵێن نازم بزنشتیوا دەمژی لە دەشتێ هەیە من بینیومە زۆر گەورە نییە بچووکە کونەکەشی بچووکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەرچەند لە کونەکەشی بچووکە ئێوە بەس لەبەر ئەوەی تەقلیدی ئەوانە بکەن شتێک پێشتان نەکری دەیکەن چۆن ئینسان ناتوانێت بچێتە کونی بزنمژێ ئەوهاش ناتوانێ هەموو شتیوان تەطبیقکە بەس یعنی زۆری لە خۆی دەکا هەتا ئەو شتانە تەطبیق بکە کە ئەوان دەیکەن هەرچەند بیر و باوەڕی وانە بێ هەرچەند حەزی لێ نەبێ خواردنێکە حەزیشی پێ ناکە
حەزی لە گۆشتی بەراز نییە، حەزی لە عەرەق نییە، بەس چییە بۆچی دەیخواتەوە؟ هەر مەرەقی تەقلیدە، هەر ئەڵێ با تەجربەی کەم، هەمووشت تەجربە ناکرێت. هەموو زەمان مامۆستا ئەحمەدی شەریعە مامۆستای ئێمە بۆ خاڵی ڕازی بدەی گوێ دەوەرن مردنم لە بۆ تەجروبەکەن تاقی بکەنەوە. ئەگەر دەڵێن هەموو شتێک تاقیکردنەوە باشترین بەڵگەیە، ناکرێ هەموو شت تاقی بکەیتەوە. ئەوەی لە وڵاتانە هەیە ئەوە خوای گەورە ئەو ڕەحمەت و ئەو فەضڵەی بە ئەوان نەداوە، بەوانی نەداوە، بە ئێمەی داوە ئەو پێغەمبەرە و ئەو ئیسلامە و ئەو قورئانە پیرۆزە و خدایەکمان هەیە جل جلاله و خوای گەورە فەرمێ تەبارەکە الذی نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. خدایەکمان هەیە لە بۆ هەموو جیهانەکان، خوای رب العالمین خوایە. پێغەمبەرێکمان هەیە ڕەحمەتەن للعالمین، وهروەها قورئانێکمان هەیە ئینذاری هەموو دنیا ئەکا، ئەتوانێ قیادەی هەموو دنیا بکە، دەستورە بۆ هەموو دنیا. مەسئلەی دەسەڵات و مەنع نەکردنیان بۆ ئەو دیاردەنامویانە طبعاً لە سێ لایەن زۆر زیانیان پێ دەکرێت. یەکەمینیان پێم وایە ئەو دیاردانە زۆر تەسیری لە عایلەی زۆر مسلمان ناکەن، ئەوەی تەسیری لێ دەکە هەر ئەوان بەخۆیان فرۆشیارن، بەخۆشیان کڕیارن. چکە دەسەڵاتی ئەلمانی ئەو شتانە دێنێتە ناو میلەتی، یان لەسەری بێدەنگ دەبی، یان پێی خۆشە، یان ڕەواجی پێدەدا ئیذاعەکانیان. بەڵام دوجار مامۆستا ئەگەر زۆرێک لە هاوڵاتیان بەشدار نەبن لەو مەراسیمانەدا، ماڵیان بخۆن، بەگوێیان نەکەن، خۆزەرەریان لە ئیسلام نەکردووە. ئەو میلەتە قازانجی لە ئیسلام کردو. ئەمن و ئاسایشی هەیە، کۆی خەڵک کرد زیناکە لە ترسی سیلاحی دەستگاکانی ئاسایش و شوڕتەی نییە، لە ترسی خوای گەورەیە جەل جەلاله. ئەگەر ترسی خوا نەما، هەزارها مەجال هەیە خەڵک دزی بکە، یەکتری بکوژێ، تاڵانی یەکتری بکە، مەشاکل بۆ یەکتری دروست بکە. ئەوە ئیمانە ئەمنی ڕاگرتووە، نەک هێزی ڕەش و هێزی سپی و ئەو هێزانەی زوو ئینقلاب بەسەرێک داکەن. ئەوانە نین. ئەوانی یەکتری دەرمان خوار دەکەن، ئەوانی مەشاکل بۆ یەکی دروست دەکەن، ئەوانە نین. ئەوە ئیمان بە خوایە جەل جەلاله. جا بۆ خۆیان زەرەر دەکەن لە ڕووی ئیمان، لە ڕووی ئەخلاق، لە ڕووی عائیلەکانیان، ڕووی ئەمنیەت. بەخوا ئەگەر تێکچێ لە هەمووان تێک دەچێت، بەتایبەت لەوان تێک دەچێت، چکە فەقیر چییە لێ تێک دەچێت. ئەی مامۆستا ئەم هەموو ڕۆهەشپێدانیان بۆچی دەگەڕێتەوە؟ تا ئەوان لانی چ قازانجێک دەکەن لەوەی کە ئەوەندە ڕەواج بەم دیاردانە دەدەن؟ خۆ دوجار ئەگەر خەڵکێکی زۆر بەشدار نەبێت لەو مەراسیمانەدا، دوجار دێتە بەردەمی موبایلی هەموو تاکێکمان. ئەیا ئەمەژر کاریگەری نابێت؟ قورئانە فەرمێ ئینەهم یەحسەبون ئەنەهم یحسینون صنعا. ئەوانە وها دەزانن شتێکی باش دەکەن، بەڵام شتێکی زۆر خراپ دەکەن. لەبەر ئەوەی ممکنە لەلایەنی پارە و ماڵی دنیا لێ ڕازیبوونی ئەوروپا ئیمپریالیزم تۆزێکیان لێ ڕازی بن، تۆزێک پاکانی خۆ لەلاوان بکەن، بڵێن وەڵڵاها ئەمە پاکین لەلای ئێوە، لەلای موسڵمانانیش بە پیس ناوزەندکراوین، بە کافر ناوزەندکراوین، چکە شتانە دەکەین بۆی دووسێ ئیقامەی پێوەگرن. منداڵەکانیان لە نادی پاریس و نادیەکان تۆزێک بۆ خۆیان بە خۆشی ڕابێرن، تۆزێک ئەترافیان پێ بکرێ، بڵێن وەڵڵاها کاکە ئێمە باوەڕمان کرد کە ئێوە موسڵمان نین. بەڵام لە ناو خۆدا بۆگەن دەبن، ڕزی دەبن، ماڵوێران دەبن، میلەتی خۆیان لێ دەبێت و دژمن لە دنیا و لە قیامەت زەرەر دەکەن، زۆریش زەرەر دەکەنەوە. زۆر باشە مامۆستا، چی بکرێت بۆی کە بەگشتی کۆمەلگاوە تاکی کۆمەلگا و خێزانەکان بە تایبەتی تر دایکان و باوکان کە ئەگەر گەنجانێکیانە بێت لە سەرەتای تەمەنیان دابن، ئاگاداری ئەم جۆرە دیاردانە بن و نهێڵن منداڵەکانیان یاخود گەنجەکانیان بەشداری ئەم جۆرە مەراسیمانە بن و تا چەند گرنگە خێزانەکان هەمیشە لە بناغە و پەروەردەیەکی باش پێشکەش بە تاکەکانی کۆمەلگا بکەن، بۆی کە دوجار ئەم دیاردەنامۆیانە کاریگەری نەبێت لەسەر ڕەوشت و ئەخلاقی هەمومان. بارەکەڵڵاو فیک. پرسیارێکی جوان بوو. سێ کەس مەسئولن لەو شتان، یەکیان حکوومەت، دووهەمینیان مامۆستایانی ئاین، سێمیان دایک و باو. حکوومەت ئەوە مردووە، دەبێت فاتحەی لەسەر بخوێن بێ، لەبەرەوەی بەڕاستی نەخەمی ئەخلاقی میلەتیانە، نەخەمی دین و بیر و باوەڕی عەقیدە و نی خۆیانە نی خەڵکیانە. تەنها خەمی ئەویانە هەندێک پارە پەیدا بێت بە هەر شێوەیەکە بی، ئەمین حەلالین ئەمین حەرام مشکلە نییە. ئەوەش ئەو با لەوان بگەڕین، ئەمینیتەوە باری مامۆستایان قورسە بێت. لە هەموو وتارەکانیان خەڵک ئاگدارکەنەوە لەو حەلەقات و مسلسلات و لەو شتە ناموانەی کە دێنە ناو میلەت، پێیان بڵێن کاکە من ڕەئا منکم منکەڕن، هەر کەسێک لێوە منکەر و خراپێکی فەلیوغەییرهو بیەدیه،
ڕەحمەتی خواتان لەبێ ئەگەر بەرپرسێک هەبێ تۆزێک تامی ئیمانی تێما بێ یارمەتیماندن بە ئەو شتە خراپە نەبێ چکە هەیەە لەناو مەسئولانیش هەیە ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە پێغەمبەر ئێسڵاسم ئیمانی بە ڕۆژی قیامەت هەیە هەمویان نەفەوتاوە بەڵام هەیە بۆ خۆی بەگەرە و کاروانەی کەوتووە خۆی بۆوان شوبهاندووە دووەم دایک و باوکان دەبێ منداڵەکانی خوان پێ بگەین بڵێن پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم من تشبه بقوم فهو منهم کوڕەکەم کچەکەم نەچی ئەو شوێنانە هەر کەسێک لە ئێوە خۆ بەوان بشوهێنی لەوانە چکە مەسئولەکە بەدەست ئەتوانی لابدا دایک و باوک بە زمان ئێمەی نەوتارمان هەیە و ئەگە دایک و باوکیش نین و بەرامبەر ئەو میلەتە تەنها دەبێت بەدڵ پێمان ناخۆش فمن لم يستطع فبلسانه ومن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان أو الضعيف ترين ولا واسترين موقف وهالمان دار أويا بدل بينا خوش بي خو قرب لا يدا بروا بدلش بينا خوش نبي في غمرة فرمي صلى الله عليه وسلم بقد يقدن كخردل إيماني نما أقرنا وسواني قرش نكدو بينا خوش نبي أو مصيبتك زور زور قولية جا دایک و باوک دەبێ ئەوانە بڵێن و پێیان بڵێ کوڕەکەم من بۆ خۆشی پێت ئەڵێم ئوستاد لە فەیسبووک خادیمێکی مزگەوتێکم بینی ئەزانم خادیمی مزگەوتیشە نووسی بووی زۆر سپاس بۆ ئەوانەی ئەوڕۆ دڵیان خۆش کردین بە شانووی سەرشەقام منیش لە ئەوە کۆمنتێک بۆ نووسی هەتۆ ئەوەلەن بەرەی مامۆستایەکی دووەم خادیمی مزگەوتی جاگە تۆ دڵت بۆ خۆش بوو دەبێت خەڵکی کەسی بکە قوڕ بەسەرەتەوە خۆت و مانجە جارێک لە لای مامۆستان هەفتەی ڕۆژێک خزمەتی مزگەوتەکەی یان ڕۆژانە لە مزگەوتێت و بە حساب بخۆت ئەتۆ دڵت بۆی خۆش بێ خەڵکی کەچی بکە کارە ساتێکی زۆر گەورەیە دەبێت پێیان بڵێن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لە هەر شوێنێک خەڵکێک کۆبوویەوە لەسەر شتێکی خراپ من كثر سواد قوم فهو منهم دەڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە خەتەرە هەر کەسێک ڕەشایەتی جەمعێک زیاد بکە کۆمەڵێک لە شوێنێک دوو کەس بن تۆ بچی بیبی بە سێم یەک کەس بچی بە دووەم بیبی بە چوارەم بیبی بە پێنجەم پێغەمبەر فەرمێ خواستم تۆ لەوانی ئەگەر بۆ حاجەتیش توبی دەبێت لەو شوێنە ڕانەوەستی لەبەرەوەی ئەوە خۆی لە خۆتە ڕەواز دەداتە ئەو خەڵکی پێ دەڵێ شتێکی باشەوە ئێمە خاوەنی ئەو دینە جوانەی ئێمە خاوەنی ئەو دینە عەظیمەین من پسپۆریم هەیە پسپۆریم لە عەقیدە و بیر و باوەڕ ئیسلامی ماستەر و دکتۆرا لە ڕووی بیر و باوەڕی بەس بیرکەوە ماستەر خوا کەسێک دینێکی هەبێ دینێکی ڕەبانی لەلایەن خواوە هاتبێ جەلە جەلالوه چ پێویستی بەو دینە دەستکردانێ چ پێویستی بە فەلسەفەی هێگڵ و مارکس و چ پێویستی بە بیردۆزەکانی دیکارت و جان ژاک ڕۆسۆ و نەزانم چێ هەیە لە ڕووی اقتصادی بچ بە دوای شێوەیەتدا بکەوی لە اقتصادا بچ بە دوای ڕەسمالیەتدا بکەوی دینێکی وهە جوانت هەبێ ئەگەر تەطبیقی شەریعەتی خوا سەدا هەشتاش بکرێ خەڵک سەدا مرتاح دەبێت زۆر باشە مامۆستا بەڵێ دووەم دینێکمان هەیە دینێکی شمولی حەلی هەموو مەشاکلی حیاتی پێیە ئەو ممەیزاتی دینی ئێمە لە ڕووی فکری سێم دینێکمان هەیە دینێکی بەسەر مجتەماع و شەخصدا دێن چوارەم دینێکمان هەیە ئاینێکمان هەیە دینێکی جوان دینێکی ئیستیمرار و بەردەوام چ بەرنامەیەک چ منهەجێک چ فەلسەفەیەک 1400 ساڵ ماوە نە سەرۆکی هەبێ نە خەمخۆری هەبێ نە پارەی هەبێ هیچی نەبێ بەو گەرم و بڕێژمێنێ 3000 مزگەوت خەڵک بێ لە دیار مامۆستایەک دابنیشێ ئاوی مقەتەری نەدەیتێ لە ڕوود فێڵاوەکەشی بدزرێ مکەیفاتشی وەکو پێویست نەبێ ساردی و گەرمی بێ هەفتەی ڕۆژێک لە دیار مامۆستایەک دابنیشی وایە لە سەعادەی بەیانیەوە دێ ئەمە لە مزگەوتی خۆتا وتارم هەبوو ویوا هەبوو سەعادەی بەیانی دەهات ئیوا هەیە ئەوەل من يدخل آخر من يخرج آخر کەسیش لە مزگەوت دەچێت دەست لە مزگەوت بەرنامێ هێندە مشتاق و هۆگری مامۆستایان ئەو چەند ساڵیشە پێغەمبەر نەماوە صلی الله علیه و سلم 1400 ساڵی هیجرەتی کردووە پێغەمبەریش نەماوە صلی الله علیه و سلم قائیدێکش نییە لە یەک بستی سەر ڕووی عەردیشە حکم بە دینی خوای گەورە ناکرێ مسلمانانیش دوو مسلمان لە دنیای دوو سیلاحیان پێ نییە بە مجازی مەگەر تازە لە ئەفغانستانەوانە تۆزۆکە بتوانن دەمانچەیەک و سلاحێک هەڵگرن ئاگیرنا لە هەموو دنیای خوای کەسێک نەدیفاع لەو دینی خوای گەورەش بکە کەسی ئەو دینە هەر بەردەوامە الله صاحبی جل جلاله آخر شت دینێکی عالەمیە دینێکی گشتیرە ئەو قورئانە ئەکرێ بێتە منهەجی هەموو دنیا دیموقراتیەت بۆ ماوەیەک باش بێ بۆ ماوەیەکی کە خراپە بۆ جیلێک باش بێ بۆ جیلێکی خراپە مەساوی زیاترە لە مەحاسینی خراپیەکانی زیاتر لە باشەکانی
دیموکراتیت بۆتە حکمی دەوڵەمەندان بەسەر فەقیرن ئەوەی پارەی نەبی هەردیعاش پێ ناکرێت لە بۆ انتخابی یان بوویتە حکمی حیزبان لەسەر خەڵکی ئەگە حیزبێک خەڵک نەبژێری هەر نابیە ناچێتە هیچ شوێنێ کەواتە دیموکراتیت درۆیە حاشا لە ڕووتان بڵێ حکم الشعبی لە شعب حکمی شعب نییە و حکمی زۆرینەیەکی پارە زۆر و حیزب و فلان و بۆوانە لەسەر فەقیر و فەقیر زۆر باشە مامۆستا پرسیارێکی دیکە بکەم ئەگەر لەوانەیە کەمێک سیاسی بێ بەڵام هەر پێویستە بە بابەتەکەمانە و گرنگە زۆرێک لەوانە ڕخنە دەگرن دەڵێن حیزبی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامی هیچ کاریگەریەکی نەبووە لە کۆمەلگاوە هیچ کارێکی نەکردو کە کۆمەلگا بەرەو پێشەوە بڕوە ئەدی ئەو هەموو خزمەتە لە بواری ئەوەی کە گەنجان پێ بگەێنێ کە ڕەوشتێکی جوانیان هەبێت ساڵانە دەبینین بە هەزاران خوشک بەرەو باڵاپۆشی دەچن ئەمانە لە ڕێگەی ڕێکخراوەکان و لە ڕێگەی ئەوانە ئیسلامیانەوە کە لە ڕێگەی حیزبە ئیسلامیەکانەوە بڵاو دەکرێتەوە ئایا پێدوانی ئەمانەش کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر کۆمەلگای کوردی ئەمە زۆر جار مامۆستای ئاینیمان بان کردووە لێرە میوانی بەرنامەکەمان بۆ ئاماژەی بەوە کردووە کە کەسی علمانی هەبوو کە خۆی هیچ دینێکی نەبووە پێی خۆش بووە کە منداڵەکەی لەلایەن حیزبە ئیسلامیەکان و یاخود ڕێکخراوی ئیسلامیەکانەوە دەرسی قورئان و ڕەوشت و کۆمەڵێک بابەتی جوان فێر ببێت ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا ئایا بە تایبەتی حیزبی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامیەکان کاریگەریەکی باشیان نەبووە لە کۆمەلگادا؟ دەست خۆش ئەوە بە ئینسافێکی زۆر گەورەیە ئەوەش بەشێکە لەو فکرە نامە و خراپانەی کە دەیانەوەی خەڵکی پێ هەر خەڵەتێن ئەوە بە ئینسافێکی گەورەیە ئەگەر لەبەر ئەحزابی ئیسلامی نەبوایە ئەگەر لەبەر ڕێکخراوی ئیسلامیەکان نەبوایە ئەگەر لەبەر ئەو جهودە گەورە جوانانە نەبوایە ئێستا نەدەستورت ناوی خوا و پێغەمبەری تێدا دەبوو صلی الله علیه وسلم هەزاران شتی لە قورئاندا ئیثبات بۆ دەیانخستە دەنگدانەوە بە زۆرینەی ڕەها شریعەتی ئیسلامیان پێشێل دەکرد ئەوەی کە خوا فەرموویەتی بیکەن ئەوان دەیان گۆمەیکەن دەیان خستە دەنگدانەوە ئەگەر ئەحزابی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامیەکە نەبانە بە هەزاران خەڵک لە برسان دەمر لە تێنان دەمر دەبووە وەکو میسر ئێستا لەسەر قەبرستانەکان بە ملیۆن خەڵک بەخەوت بە چما ئێستا کەسێک کە دەڵێ ئەمن فەقیرم ڕێکخراوە ئیسلامیەکان لە ماڵی خۆ خەویان لێ دەکەوی تا یارمەتی نەدەن من ئەوە نزیکی 20 ساڵە ئیمام و خەتمی بم تا ئێستا حاڵەتێکی وها بێ سەروبەرم نەبینیوە لە کوردستان کە بەو شێوەیە ببینم هیچ چارەی نەما بێ و ڕێکخراوە ئیسلامیەکان خۆیان ڕێکخراوە خێرخوازەکان خۆیان نەگەیاند هەموو ئەوانە یارمەتیەکەم بۆ بردوون پێشی من خەڵکی دیکە چوون ئەگەر پێشی منیش نەچوو من لە دوای من پەیخەنی بوون ئەوەندە یارمەتیان داوە ئەوە بێ ئینسافیە ئەوەش شەق لە بەختی خۆدانە عەلمانەکانەوە دەکەن جاخۆ ئەو ڕێکخراوانە هەندێک لە مامۆستایان دڵ خۆزگە نەبوونایە بۆ ئەوەی عیبیوانە زۆر زیاتر بە دیارکەوتبە ئەو ڕێکخراوە ئیسلامیانە و حیزبە ئیسلامیانە و خێرخوازانە بوونەتە پەردەیەک عیب و عاری ئەو دزانیان داخستووە داپۆشیوە ئەگەر لە بەرەوان نەبوایە ئێستا دزی ئەوانە دەنجی گەیشت بۆ جنوب ئەفریقا دەبێ ناویان لە ئێمە نابا لە جاتی کوردستان بێن ناویان لە کوردستان نابا دزی خانە دزخانە لەبەرەوەی ئەوەی کردویانە لە دنیا نەبۆشتی وها بەڵام هەمووی خێرخوازەکان نایاڵن ئەو شتانە بی زاشتی خراپیشمان بۆ دێنن بە هەدیار بۆی لە ئەوروپا خوان وانیشان بدەن بەڵێ ئێمە شتی باشمان کردو ئەوە تاها ئەو شتانە شتی ئینسانینە بە خەڵکی داکەین و ئازادی لەناو خەڵکی بەرقەرارەکەین و بڵاوی دەکەینەوە. زۆر باشە مامۆستا دواپەیامت چییە بۆ خێزان بە تایبەتی تر چونکە پێم وایە کە وەکو خۆشە پێشتر ئاماژەت پێکرد خێزان و مامۆستایانی ئاینی بە دەرەجەیە کە کاریگەریان دەبێت کە کۆمەلگا و گەنجان دوور بکەن و لەو دیاردەنامۆنی کە لە ئێستادا هەیە و هەروەها بابەتێکی گرنگتر ئەوەیە کە لە ماڵەوە هەمومان تەلەڤیزیۆنمان هەیە تا چەند گرنگە دایکان و باوکان ئەگاداری ئەو جۆرە کەناڵانە بن کە ئەم دیاردەنامۆیانە ئاسایی دەکەنەوە نمایشی دەکەن بۆ خێزانەکان کە دوجار منداڵ و گەورە و هەمومان سەیری تیڤی دەکەین کە ئاگاداری ئەو بابەتانە بین و دوور بکەینەوە نەیەڵین تەلەڤیزیۆنەکانمان بەردەوام لەسەر ئەو بابەتانە بێت. پێش داکوبا بە ڕوو دەکەمە مامۆستایانی ئاینی پێیان دەڵێم مامۆستایانم خۆشەویستانم ناکرێت ئێوە تەڵەبەتان نەبێت لە مزگەوتەکان ناکرێت بە تەمای خوتبەی لەو جەماوەر لەو خەڵکە لەو گەنجە جوانانە بگەڕن ئەوەی توانای کردنەوەی مەدرسەی حوجرەی فەقیانی هەیە دەزانن لە هەر عائیلەیەک ئەگەر کوڕێک بوو بە فەقی و دوای بوو بە مامۆستایەکی باش تاسیری لەسەر ئەو هەموو عائیلەی دەبێت مامۆستایان ئەوانەی توانەتان هەیە خۆ بەچی مەشغوڵ دەکەن واللهی شتێک لەوە گەورەتر نییە کە ئێوە دەیکەن هیچ شتێک لەوە گەورەتر نییە نە لە ڕووی دنیا نە لە ڕووی قیامەت کە فەقیەک پەروەردە بکەن
دووهەم ڕوو لە دایک و باوکان دەکەم دەڵێم وەکو مێژوو لە تاریخ کاتی خۆی کە ئەندەلوس پێشەوەی سقوط بکە پاش 700 ساڵ حکمی ئیسلام و مسلمانان ئەو بەرشەلۆنە و ڕیال مەدریدەی دەیبینن ئەو دەگۆ غەرناتا جاسوسێک هاتبوو لە ناو مسلمانان بزانی مەجای ئەوەی هەیە هەجوم بکەن هێرش بکەنە سەر دەوڵەتی ئیسلامی کاتێک تەماشای کرد منداڵێک لە کۆڵەن دەگریا گوتی بۆ دەگریەی گوتی بۆیە دەگریم جیرانەکەمان من هەموو قورئانم لەبەرە ئەویش هەموو قورئانی لەبەرە ئەو موەطەئی ئیمامی مالیک گوڵ دەگریا گەڕاوە جاسوسەکە بە سەرانی سەلیبی گوت قاچپەرستانی گوتی نەکەن هەجوم و هێرشی ئەو وڵاتی بکەن مناڵەکانیان هەموو پیاون ژنەکانیشان هەموو قارەمانن بەلای ئەو شوێنێدا مەڕۆن ناتوانن جێگەی ئێوەی تێدا نییە ئیشیان کرد لەسەر عەرە خواردنەوە و مۆسیقا فێرکردن و ئەو شتانی کە ئینسان پێ تووشی ماڵوێرانی دەبن وردە لەهو لەعیب و ئەوانە وەکو ئێستا لە کوردستان دەیکەن لە وڵاتانی موسڵمان دەیکەن بۆ بەس کوردستان نیە مبتەلا بۆ بەس هەر کەس بۆ خۆی دەگرێ پاش چەند ساڵێک پاش ئیشکردن هاتن تەماشایان کرد بزانین وەکو ڕێکخراوەکانی ئێستا بزان چیان کردووە منداڵێک دەگریا چ منداڵەکەی مێر منداڵێک گوتی بۆ دەگرێ گوتی جیرانەکەمان فێری مۆسیقا بووە من نازانم هەموو مۆسیقای وەکوی لێ بدەم بە سەرۆکەکەی خود گوت ئێستا خۆی گوت ئێستا کاتی هێرشکردنەوە هێرش بکەم مەترسا بەخوا هیچ تیا بەسەر نەماوە سەرۆکەکەیان گرتبووی ئەندەلوس دەگریا داکەکەی پێ دەگو ئیبکی کەنیسا بگریە وەکو ژنان بگریێ هەر خەریکی شتی خراپ بووی لە ئەنی ئەخلاقی خەڵکیشت ڕووخانی خۆشت ڕووخان هەتا کەس نەبوو دیفاعشت لێ بکە ئەو گەنجە ڕووخاوانە لە ماوەی 5 مانگە 5,000 گەنج بڕوە بۆ ئەوروپا ئەوانە لەکوێ خەوتون توخوا شوانێک 5,000 بزنی لێ بڕوە لە یەک مانگە شوانێکی نەخوێندەوە هەر قبولێتی 5,000 گەنجی جوان تاقەی جوان ئێستاڵێن ئۆخەی لە کۆرمان بوونەوە مزاهرە ناکەن ڕاستی زۆرم لە دڵە ناگوتری هەموو دایک و باوکان مناڵەکانی خۆتان بنێن نەفەقێتی و خوێندن لای مامۆستایەکی ڕەبانی خواناس بە سەنتەراتی حیفظی قورئان و ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێریان بکەن با نەڕووخێن دوای لە دەستان دەرئەچن دوای چۆن میلەت لە دەستی حکم و دەسەڵات دەرەچێ دوای ئەوانە لە دەست ئێوە دەردەچن بەخوا زوڵم لە داک و بابی خۆشیان دەکەن دوای زۆر باشە موفقتان کرد زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی زانایانی سپاس کە میوانی بەرنامەکەمان وی لە سۆرانەوە سپاس بۆم دەرفەتە وڵاتزان و خۆشەویستان دەچین لە لای ناوبڕێک و دێنەوە لاتان دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان جیاواز لەو ڕێکخراوانەی کە هەوڵی دیاردەنامەکان لە شەقامەکان دەدەن لەوانە سەماکردن و کۆمەڵێک بابەتی دیکە چەند ڕێکخراوێکی دیکەژن کە هەوڵی بە کولتوریکردنی خوێندنەوە دەدەن لە شاری سلێمانی ڕێکخراوێک گەستاوە بە بەخشینی کتێب لە شەقامەکاندا کە چەند ڕێکخراوێک یاخود چەند هاوڵاتیەک لە شەقامەکاندا کتێبیان داناوە و کە هەر کەسێک بێ دەتوانێت بچێت سێ کتێب هەڵبگرێت کە ئەمەش شتێکی نوێ و کاریگەریکی باشی دەبێت لەوەی کە کولتوری بە خوێندنەوە بچێتە بەرەو پێشەوە لەو بارەی و راپۆرتێکمان ئامادەیە کە هاوکارمان ڕامیان ڕوسمان ئامادەی کردووە پێکەوە بینەری دەبین. گروپێکن پرۆژەیەک بەڕێوە دەبن بۆ بە کللتورکردنی خوێندنەوە پرۆژەکەیان بەناوی شەقامێک لە کتێب بەڕێوە بردووە کە بیرۆکەکەی پێشتر لە وڵاتی ئەمریکا جێبەجێکراوە و ئەم کەسەش لە ڕێکخراوی هیوای هەمووان پێشنیاری پرۆژەکەی کردووە و ئێستا بەرهەمەکەی دەچنەوە و بەبێ بەرامبەر کتێب دەبەخشنەوە بەردەم باخی گشتیە لە سلێمانی و 3,000 کتێبیان لە بواری ئاینی و کۆمەڵاتی و کللتوری و زمان و چەند جۆرێکی دیکە نەمایش کردووە هەر کەسێک سەردانی پێشنگاکە دەکات دەتوانێت 3 کتێب بە دیاری بەرێت پرۆژەکە ڕێکخراوی هیوای هەمووان پێی هەڵساوە دەڵێن بۆ ساڵانی ئایندا لە شار و شارۆچکەکانیش پرۆژەکە درێژە پێدەدەن. طبعا ئەم بیرۆکەی شەقامێک لە کتێب ئەم بیرۆکەیەمان بۆ هەت لە لەقی سلێمانی ڕێکخراوی هیوای هەمووان بەڕاستی ئەم بیرۆکەیە نزیکەی 2 مانگە ئێمە خەریکین پێوەی بەڕاستی ئەو ستافی کە سەرپەرشتی ئەم
پرۆژەی کرد زۆر ماندوو بوونە بە حکمەوەی نزیکەی 3000 کتێب کۆکراوەتەوە لە ناوەندەکان و لە کتێبخانەکانی شاری سلێمانی لە نووسەرانی شاری سلێمانی زۆر ماندوو بوونە پێوەی و اینجا تێکڕای ئەو کتێبانیان نووسیوەتەوە ناو نیشانەکانی بۆیە من لێرە دەستخۆشییان لێ دەکەم بەڵێ ئەم پرۆژەی ئێمە هەوڵەدەین لە شارەکانی تریش ئەم پرۆژێ جێبەجێ بکەین بەڵام جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بەدەست ئێمە نییە وەکو ڕێکخراوی هیوای هەمووان بەڵکو بەدەستی ئەو نووسەر و ناوەند و خەڵکانەیە کە لەو شارانیان و لە هاوکارمانە بن و لەگەڵماندا دەبن. خەڵکێکی زۆر ڕووی کردوتە وەرگرتنی کتێب. سەرپەرشتارانی پرۆژەکە دڵخۆشن بەوەی توانیان کارێکی گەورە بکەن بۆ بە کلتورکردنی خوێندنەوە خەڵکی هەم بدەن. پرۆژەکەی ئێمە ئامانجی پرۆژەکەمان بە کەلتورکردنی خوێندنەوە کە بوو. پرۆژەکە پێک هاتبوو لە 3000 کتێب کە خۆی گرتبوو لە مەنهاج، نامیلکە، کتێب هەموو ئەوانەوە تا دواتر و ئەمەوێت لێرەوە لە کەناڵەکەی ئێوە زۆر سوپاسی ئەو لایەنە هاوکاران ئەو لایەنە پەیوەندیدارانە بکەم کە هاوکاری ئێمە بوون لە پرۆژەکەیە بە ناوی ڕێکخراوی هیوای هەمووانەوە زۆر سوپاسی سەرجەم هاوکارەکانەکەین کە هاوکاری ئێمە بوون لە سەرخستنی ئەم پرۆژەیە. بەڵێ بێگومان بەردەوامی ئەبێ و ساڵانە دووبارە ئەکرێتەوانی و لە بیرکردنەوەیان کە ببرێتە شار و شارۆچکەکانی تر و بێگومان گرنگیدان بەم جۆرە پرۆژانە پێویستە لە بەرەوەی کە وا ئەکات کە لە ڕێگەی کتێب خوێن کتێب ئاشنا بکرێ بە هەموو کەسێک وە بە کەلتورکردنی خوێندنەوە کە ئەمە بۆ خۆی شتێکی زۆر گرنگە بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستایە کە پرێتی لە کێشەی دارایی و ئابووری و کۆمەڵایەتی و هەتا دوات. ئەو خوێنەرانەی کە سەردانی پرۆژەکەیان کردووە خۆشحاڵن بەوەی باشترین دیاریان ئەمڕۆ پێدرا دیارەک لە بری سەدان هاوڕێ باز لەوەش دەکەن تۆڕە کۆمەڵاتیەکان بکوژی سەرەکی کتێب بووە لە ماوەی ڕابردوو ئێستا نازی کتێب هێندەکەم بۆتەوە بەبێ بەرامبەریش خەڵکوەری ناگرێت. من وەکو سەردانکەرێکی پرۆژەکە بەڕاستی زۆر بەرز ئەینرخێنم ئەزانم ئەم ماندووبوونێکی زۆر گەورەی لە پشتەوەیە دڵنیام لەوەی کە ئەمانە بە خۆڕایی نەهاتونێتە ئێرە زۆر ماندوو بوون لەگەڵ ئەوە لەبەرۆ ڕێخستنی پرۆژێکی ئاوا زۆر ئیسفادێکی زۆر گەورە ئەگەێنێت و کتێبیش زیاتر بە خەڵکە ناچێنە ڕەنگە ئێستا تەلەبەیەک لێوە هاتبێتەوە لە دەوامیان کەسێکی تر بە ئێرە ئەڕا کتێبێک هەڵ ئەگرێ هەرگیز هۆگری کتێب نەبوو بێ بەس ئێستا لێرە کتێبێکی بەرز ئەەکەی ئەمە بێتە هاندەرێک بۆی ببێتە ڕێگەیەک وەکو چۆن بڵێ ئیسفادێکی پێ بگەێنێت و لێرە و دەستکا بە خوێندنەوەی کتێب ئەوەی کە بۆتەوە ئەوەی کە لەم ڕۆژە گەنج بە تایبەتی زۆر هۆگری سۆشال میدیە زۆر هۆگری هەموو ئەکاونتەکانە تیکتۆکە فەیسبووکە ئینستاگرامە هەر هەمووی زۆر هۆگرە ئەو بۆتە هۆکاری ئەوەی کەوای لێ بکات بە تەواتی دابڕە لە خوێندنەوە من ئێستا ڕەنگە لەگەڵ ڕەفیقێکمان تەعامل ئەەکەم تەنها لە بۆرێک و ئیسفادەم پێ بگەنە هەر هەموو بیرکردنەوەی کە خۆی هەیەی بەس من هەر کتێبێک ئەخوێنمەوانێ بیرکردنەوەی ئینسانێکە. سەرپەرشتیارانی پرۆژەکە لە کۆتایی پرۆژەکان ئاماژەیان بۆدا سەرکەوتنی ئەوان لە داهاتوو بەسراوەتەوە بە پشگیری کتێبخانەکان و پێدانی کتێب و داوا لە سەرجەمەوە کەسانش دەکەن کە کتێبیان هەیە و نایخوێنەوە بە ئەوانی ببەخشن تا ئەوانیش بە کەسێکی دیکەی ببەخشن کە پێویستیان پێیەتی. ڕامیا ڕوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازان و خۆشەویستان بۆ وەرگرتنی زانیاری لە سەرجەم شار و شارۆچکەکان یاریمی کوردستان سەرەتا دەچینە پارێزگای هەولێر پەیاملێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەولێر. سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بڵێ کاک دانیێل لە شاری هەولێر پێشانگایەکی بەروبوومی کوشتکاڵی کراوەتەوە لە هەرێمی کوردستان بۆ جوتیارانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت ئەمانەی کەوا لێرەن هەمووی بەروبوومی خۆماڵین و گرنگجێشی زۆر تایبەت و سەرەکی دراوە بە جوتیارانی ناوخۆوە جوتیارانی هەرێمی کوردستان و بە تایبەتر ئەو جوتیارانەی کەوا لە ماوەی ڕابردوودا بە جوتیاری نمونەی ناسراو بوون وا جگە لە جوتیاران کەسانێکی تریش هەنجوینی خۆماڵی یاخۆت بەروبوومی خۆماڵی تایبەت بە هەرێمی کوردستان دەفرۆشن. من دەمەوێت سەرەتا بسمە لە یەکێک لەو مامانەکەوە ئەلێرەن هەنجوینی ئەسلی و زۆر باشی هەیە. من قسم لەگەڵی کرد سەرەتا سڵاو لەبێ مامەجان هەنجوینەکانی ئێوە لەکوێوە هێناوتانە و وەک کوالێتیەکەی چۆنە؟ هەنجوین ئێمە ئەمە لە دەبەرە بادینە ڕاهاتیمە
محافظة دهوك قضاء كرينا حيا بزيلي هنقبيني ما هنقبيني تشايا هر هنقبيني أصلية خارجينا تشايا مي كردستانية نا هنقبيني يعني كوبين سطاسات سروشتية وبي غش تدانية زۆر باشە من دەمێ ئەو پرسیارش بکەم ئەم پێشانگەیانە تاچەند بۆ ئێوە گرنگن ئەم پێشان زۆر گرنگە حەز دەکەین زۆتر ئەوەکەی پێ بدەن باشتر لەم دوو ڕۆژە توانیتانە خۆتان بناسیێنن بە هاوڵاتیان و بەروبوومەکانتان ساغ بکەن بەروبوومەکەمان زۆر ساغ کردیتەوە و عراقیان لێ هەر کەسی تامی ئەو هەنجوینەی بکە کە هەنجوینی چای ئاکرەیە زۆر ڕقبەتی لەسێ و دەیکڕێت و بە سعرەشی مناسبشیان دەدەینێ نە سعرەشی گران ینی باوەڕ بکە ئەو هەنجوینە لە دوکانان بە 7,000 دیناری دەفرۆشن ئەمە بە سعرەشی ینی تقریبا نیو قیمەتیان دەدەین دەستان خۆشەوە زۆر سپاس دەکەم بەڵێ طبعاً ئەوانەی کەوا لێرن بەشێکی زۆریان جوتیارن لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی دەرەوەی شاری هەولێرەوە هاتوون هەڵبەتە ئەوانەی جوتیارەکانی ناوشاری هەولێریشی تایە ئەوانەی کەوا لێرن هەم داری هەنجیر و هەم داری مێ و چەندین داری تری خاوەنی ئەم وەزیری کابینەی هێشتم کاک عەبدولستار مەجید خەڵات کراون ئەوە پاڵپشتی کراون بە جۆر و شێوەی جیاواز من یەکێک لەو مامانە ترم لەگەڵدایەکەوە لە دەرەوەی شاری هەولێر ڕاهاتووە کەوا باخێکی هەیە ئەم باخە تەنها تەمەنی 3 ساڵە لە ماوەی 3 ساڵ ماشەڵڵا هەنارێکی زۆر جوانی لێبەرهەم هاتووە من دەمێت گفتوگۆ لەگەڵ ئەویش بکەم سڵاو لێبێ مامەجان بەرهەمەکانی ئێوە چین چەند جۆرن و کواڵێتیەکەیان چۆنە گەلە باشە بەرهەمن هاتنە بێ پیشانگاهەیە تری و هەنارە و توید بینیژی هەنار و تری داناینە هەنارێن مەژی ئەوی جۆرانە ئەڤەژی منێ چاندیم دندکا منێ چاندین ینی دندکێت نیڤەکەوەی دا منێ چاندیم دندکا مەیە چاندین ئەمرێ درستایی نەبوونیە 4 ساڵ و هەنارێ داین بەس یعنی هێشتا حتا دارێ هەنارێ مازن نەبیتن هەناراوێ لاونا بیتن هەنارەکان زۆریان چۆنە بۆ ئەم هەنارانە چەند کیلۆ دەردەچن هەکو تو چاوێ خوب دێ باش کیلوەکی پتر دەر چەند کیلو کو تشتێکی ناوگەبیستی دەنگی منی شتێکی تر سەرنجی ڕاکێشان ترەکانمان بۆ بکە بزانین بۆی کە هاوڵاتیان نرخیان هەرزانە ڕووبکەنەوە ناوچانە بەلای هاوڵاتیان و نرخ زۆر گرنگە لە ئێستادا نرخەکان چۆنی لێ زۆر باش من دەمێت لە نرخەکەشی بپرسم وەکو هاوکارانم دەڵێن نرخەکەی چۆنە بەراورد بە شوێنەکانی نرخ خۆ کوش مسرێنە هەڵبانە هەنارن مسرێش دەربەی وڵاتینە هەڵبانە دا نرخێ بۆش بیت بەس بگابێت حدود vekirîne yet Iraqê ji van dewletê cîran tên ji Misrê tên bazarê tîn nexwarê. ئێستا لە ئێستادا هەر چیلۆیەک لەم هەنارانەکەەوە من سەیری دەکەم ماشەڵڵا هەناری زۆر جوان و زۆر چاکن چیلۆیان بەچەندە 700 دینارە هۆسایە من دەمەوێت ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام جۆرێکی ترە لە ترێ هەم ترەی زۆر گەورە و جوانیان هەیە و هەم جۆرێکی تریش لە تریان هەیەکەوە 4 فەسڵەیە واتە بە هەر 4 وەرزی ساڵ ئەم ترەیە وەکو خۆیەتی من دەمەوێت تایبەتمەندی ئەم ترەیە بزانم ئەم ترێ لە کوێوە هاتووە بنوی کریم شون اما کاک خالدی مهندس العنکاوا اوی نابود گل منظمه کی بو اش نظام چه منظمه فابوش کی بوش اش امریکا اینا بنوی کریم شون و یه ببرکه دندک تدانی نه و مقاومت کرد گلک چند دنیا ببیت تازیجی بیت حتی جمعه چی بیت او هر ده مینیت مقاومت کرد چی بینی بخوای دەستان خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم بەڵێ کاک دانیال لێرە جگە لەو بەرهەمانە بەرهەمی ئەو بەرهەمانێکەوە پێویست دەکات جوتیاران بەروبوومەکانیان بپارێزن لێرەشدا بوونی هەیە و لە ژوورەوە ئەو بەرهەمانێکەوە لە هەرێمی کوردستاندا هەیە خۆماڵیەت لە پیشەسازی بێ یاخود لە کاری دەستی بێ هەموو ئەم جۆرە کارانە هەیە و گرنگی زۆریشی پێدراوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمان نبوون بەڵایزان خۆشەویستان دەچینە تەوەری دومی بەرنامەکەمان کە هاوکارمان جەلال محەممەد لە نەخۆشخانەی بەخشینە و میوانێکی دەبێت لەبارەی نەخۆشیەکانی ددانی منداڵ چین زانین ئەو نەخۆشیانە چین کە تووشی ددانی منداڵ دەبن و تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ددانەکانی منداڵەکانیان ببنەوە چۆن پارێزگاریان لێ بکرێت وەروها بە تایبەتیتر لە ئێستادا کە زۆر لە دایکان و باوکان پرسیارەوە دەکەن کۆمەڵێک دەرمان هەیە خودت قەترە هەیە کاریگەری دەبێت لەسەر ددان و ڕەشکردنی ددانەکان گفتوگۆ لەو بارەیە دەکەین کە میوانەکەمان لە نەخۆشخانەی بەخشینە و هاوکارمان جەلال لەوێ جەلا سڵاوی خوا لێبێت و فەرمووەم تەورێمان پێشکەش بکە
بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان سڵاو لە تۆ دانیار تەوەری چۆنێتی پاراستنی مندانەکانی منداڵەکانمان بە تایبەتی یا چۆن بەگشتی منداڵدانەکانی پارێزراو دەبن قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین لە نەخۆشخانەی بەخشین لە سنتەری ددانەوە لەگەڵ دکتۆرە گوڵاڵە جەلیل پزیشکی پسپۆڕی ددان بە تایبەتی ددانی منداڵان زیاتر قسە لەسەر ئەم پرسە دەکەین. دکتۆرە زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. لەم ڕۆژەدا دکتۆرە هەرچەند ئەم پرسیارە دوێنش لە دکتۆرالانم کرد منداڵ کە لەدایک دەبێت هیچ ویراسی لە ڕووی ویراسیەوە هیچ لایەنێکی جابی و سلبی لە ددانەوە بۆی دەگوازێتەوە لەوەی کە بڵێن ئێمە منداڵەکەمان هەر لەدایک بوو ددانەکانی کلۆر بوو یا خراپ بوون. زۆر سپاس. خۆی ڕاستی کە لەدایکە بێت بە خراپی لەدایک نابێت دانەکەی بە کلۆری لە دەرێت بە کلۆری لە دەرنایەت دوای چەند مانگێکی کەم ئەو شتا ڕوئەیە اینجا ئەو کاتە دایک و باوکەوا زانن کە هەردانەکە دەرهاو بۆ شێوەیە دەرهاتووە لانی وراسەکە بە ڕادێکی کەم ئەگەری هەیە بەڵام ئەتوانی ئەو لایەنە ینی چاک بکەی بە هەندێک هۆکاری تر ینی ناڵێن هیچ کاتێ سەبەب نییە لانی وراسی بەڵام ئەتوانی وای لێ بکەی کە لایانی وراسەکە بە باشی بڕوە نەک بەخراپی ینی بۆ نمونە ئێستا دایک و باوکێک کە دانیان کلۆرە بێ و کلۆرە بێ احتیمالە لە مناڵەکە ئەو ڕووبایان هەر بە ئایلەی کلۆر بوون لە دەمودانیان نییە کێری سپری پێ ئەوترێ احتیمال لە مناڵەکەشە ئەو ڕووبە بەڵام کە یەکێک دانی خۆی خراپ بوو ناکرێت مناڵەکەشی ئێهمالکە کە بێتەوەی ئەوەی وەکو خۆی دەرچێ ینی ئەتوانێت ڕێگر بێکە وەکو خۆی دەرنەچێ. باش دکتۆرە لەکەیەوە ددان ئەگەری هەیە دەست بە خراپبوون بکات خۆی ئەو کاتی دایکەکە پلاندا ئەنێ بۆ ئەوەی مناڵی بێ هەر لە سەرەتاوە ئەبێ خەمی دەمودانی مناڵەکەی هەبێ ئەمە بە چەند وەکارێ ئەبێ هەر لە سەرەتای دەستپێکردنی حەملەکەەوە بێ فۆلیک ئەسید بخوا و خواردنانێکی کالیسیۆمیتیا و تەندروستە بیخوا و خواردنەکانی بەڕێک و پێکی بخوا ئەوە هەندێ دەرمان و ینی خواردنی تر هەیە ئەبێ خۆی لێ بگرێتەوە ئەمە پێش ئەوەی مناڵەکە لە دایک بێت چونکە لە ناوسکی دایکی مناڵەکە دانەشیرەکان دەست بە دروست بوونەکەن ڕاستە دوای چەند مانگێ دانەکە دەریە بەڵام ناوسکی دایکە ئەم دانانە دروستە بن لەبەرەوە هۆکاری سەرەکی ئەبێ ئەگەر دایکەکە تەندروست نەژی ئەو کاتە مناڵەکەش احتیمالی زۆرە ینی دەمودانی تەندروست نەبێ ئەگەر دایکەکە بەڕێک و پێکی دەستی بە خواردن کرد بە ڕێنمایەکانی دکتۆر کرد دکتۆری ژنان کرد دکتۆری دان کرد ئەو کاتی کە مناڵەکەی لە دایک بوو کاتێ دانی هات دەرهات ئەو کاتە پێویستەکە ئیتر ئاگداری دەمودانی مناڵەکەی بێ ینی ئیتر ئەم دانەکان لە ئاتەن لە 6 مانگی زایدەن و ناقسەن سێ دەریەت ینی هەر لە یەکەم دان کە دەرهاو ئیتر پێویستە ئاگداری بێ. زۆر باشە لاری ددان پەیوەستە بە دەسەڵاتی مرۆڤ خۆیەوە هەندێک حاڵەت بڵێ وەکو هەندێک کات کە دانێک ینی خراپ بووە بێ ئەوەی چاکی کادایک و باوکە ئەڵێم دانە شیرەیەتەوە بابی کێشین ئەمە سەبەیەکی زۆر ڕئیسیە بۆ ئەوەی دانەکە لاری بێ و هەندێک حاڵەت هەیە کە ینی مناڵەکە بەدەم هەناسە ئەیە مشکلە لە لوتیا هەیە ئەمە زۆر سەبەبە بۆ ئەوەی دان لار بێ تایبەت کە کاتێک دەمی کرابێتەوە شەوان کە خەوتە بێ دەمی کرابێتەوە ئەمە سەبەبە هەم بۆ کلۆربوون هەم بۆ لاربوونی دانەکان هەم بۆ خراپبوونی شەویلگەی تایبەت مەڵاشی سەرەوە. دکتۆرە لاربوونی ددان پێوەستە بەوەی کە ئەگەر دەم بکاتەوە ئەزانی چۆنا کە مناڵ ئەخەوێ بەلوت هەناسە نایە کە بەلوت هەناسی نات ئاتەندەمی ئەکرێتەوە ئێمە کە دەمماندا ئەخەین زمان مەڵاش و ئەگرێ بەڵام کە دەم ئەکاتەوە زمانیەتە خواری مەڵاشی ئەو کاتە مەڵاشوی لە جاتی ئەوەی ینی بە پانی گەشەکە بە درێژی گەشەکە و چاڵ ئەبێ ئەو کاتە دانەکان احتیمالی هەیە بچنە سەریەک. زۆر باشە لە کێیەوە دەستکەین بە شۆردنی دنانی مناڵ هەر ئەو کاتی دانی مناڵەکە دەرهاو ئەبێ دەست پێ بکەیت واتە 6 مانگی ئەوانە 6 مانگی بەڵێ چۆن بیشوێنە ئەو کاتە چۆن بیشوی ئاتەن مناڵ حەزی لە لاساییکردنەوەیە ینی ئەوە هەموو کەس دەزانێ ئەگەر تۆ بیکەیتە باوشت و خۆ یەکەم جادانی خۆ بشۆی لەبەر ئاوێنە تەڵان کە دایکەکە باوکە لە باوشی کرد و فڵچێکی بچوو باتە دەستێەوە و بەبێەوەی تەمەنی چەند ئەو کاتە لە 6 ساڵ لە 6 مانگی و ئەتوانی ئەم شتە بکەی ئاتەن ئەمە ئەگەر تۆزێ حەزی لە لاساییکردنەوە بوو هەندێک ماڵ هەیە زیرەکە حەزی لە لاساییکردنەوە ئەگەر ئەوەی نەتوانی فڵچێکی سلیکۆنی بچووکەیەکەیتە پەنجەت ئەتوانی هەر ئاوها شەویلگەی بۆ بگریت و بێواشی بەدانەکان یاد دووسێ دەدانی دەرێنەوە دکتۆرە زوو نییە؟ نازوو نییە
حتەنجاروێ ئەو دووسێدانە پێش ئەوی دانەکانی تر بێ کلۆرە بێ ئەجا یەک کلۆری بەسیط لەو دانانە دروست بێ ئەمە ڕەمپەندکێریزی پێوترێت بەسەریعی ئەگوازرێتەوە بۆ دانەکانی تر. زۆر باش دکتۆرە زۆر جار منداڵەکانمان هەندێک قەترە هەیە دەبێ بەکاری بێنن زۆر جارەڵێن ئەو بۆچی ددانەوە منداڵە ڕەش بووە تۆڵێ قەترەکەی بەرکەوتووە ئەمە چ پەیوەندیەکی هەیە؟ هیچ سەبەبێکی نییە بۆ ڕەشبوونی دانەکە سەبەبێکی هەیە بۆ ئەوەی دیوی دەرەوەی دانەکە ڕەش بکە بەڵام نابێتەوەی کلۆر بوون یعنی ئەو دیوی دەرەوەیە ئەتوانی بە پۆڵیشینێک لە لای دکتۆر لای بێ ئەو ڕەشیە بەڵام ئەگەر دانەکە خۆی کلۆر بێ ئەو مادەڕەشە وەرەگرێ ئەچێت ناو دانەکە ئەو کاتە دایک و باوک وا هەستەکە کە بەهۆی شروبەکەەوە کلۆر بووە بۆی قەدرەکەەوە کلۆر بووە لە ئەسڵا خۆی دانەکە کلۆر بووە کە شروبەکەی خواردووە لە جیاتی ئەوەی لە ڕووی دەرەوەی دانەکە دروست بێ ئەم ڕەشیە دانەکە خەڵی وژیوە ینی شروبەکە سەبەب نییە بۆ ئەو قەترەکە سەبەب نییە بۆ ئەو ینی قەترەیەکیش ئەگەری هەیە تۆ جاری وایە ئەم قەترەیە یەک جار ئایزرێتێ یا 6 مانگ جارێک دووسێ جار ئایزرێتێ ڕەشی بکاتەوە بەم یەک قەترەیە بەس ڕەنگەکە وەرەگرێ بەس ڕەنگەکە وەرەگرێ نابێتەوەی کلۆر بوونەکە. باش دکتۆرەکە دێنە سەر ئەمەش هەندێک ینی چەند حاڵتێکی کەمە زۆروانی ینی هەموو مناڵێک وانە بەس چەند حاڵەتێک کەمە. باشە دکتۆرە دێنە سەرەوەی سێرەکەن منداڵی ددانی منداڵەکەمان هەمووی تێک چووە هەندێکیان پێویستیان بە کێشانە لە ڕووی کێشانەوە زۆر جاربەکەوەی سەرتا خۆت ئاماژەت پێکرد ئەمە ددانی شیریە دەریێتەوە یا پەلەی لێمەکە یا بە ئەمەیان تەمەنەکەی ئاساییە خۆیەکەوێ لەمانەیە چۆن مامەڵە بکەین؟ خۆی من ئەمەیە لە سەرتا دەست پێ بکەم ئاتەن ئەگەر مناڵەکە کە تازە دانی دەرها و هەر لە یەکەم دانەوە نیشانی دکتۆری دانی بێ ئەم شتا ڕوو نایە بەتایبەت کە دکتۆرێک سپۆر بێ لە بواری مناڵانە ئەم شتانە ڕوو نایە کە ئەمە نەکرد ڕوویا ویستە چارەسەرکەی ئەبێ بەگوێی دکتۆرەکە بکەیت دکتۆرەکە چ قەرارێکی یا بەتایبەت دکتۆری تایبەتی مناڵان بێ نەک هەموو دکتۆرێ چونکە هاتەن یا هەندێک دکتۆر هەیە تااقەتی ئیشەکەی نییە بۆ مناڵ ئەو کاتە قەرارێکی دروست نایە ینی بە هەر حاڵەوێ حەز ناکە ئیش بۆ مناڵکە یا مناڵەکە ڕێگرە لە ئیشکردنەکە ئەو کاتە ینی قەرارێکی دروست نایە لە بەرەو پێویستە دکتۆری تایبەتی مناڵان بیبینێ دکتۆرەکە چ قەرارێکیە ئەبێ بگوێی دکتۆرەکە بکە. بۆ نمونەوە قەرارانە کامان ئەو قەرارانە جارێ سەرەتا پێویست بە پڕکردنەوەیە ئەگەر پێویست بە پڕکردنەوە بۆ دکتۆرەکە قەراریە دایک و باوکاڵێن هاتوین بیکێشین نامە بە پڕکردنەوە چارەسەرە بێ یا بە دەماربڕین چارەسەرە بێ دکتۆرە دەڵێن مناڵەکەمان ڕەنگە سبێنم ددانی بکەوێت چونکە ئەمە ددانە هەمیشەییەکەی نییە بۆچی پڕیکەینەوە بەڵێ ڕاستەکەی خۆی ئەبێ دایک و باوکە تێبگەێنی یان خۆشیان معلوماتی ئەوان هەبێ ئەم دانە کەی ئەکەوێ کە زانیان دانەکە کەی ئەکەوێ ئەو کاتە ناتوانن قەراری ئەوە بن بیکێشن ینی ئێستا دکتۆرێکی گشتی یا هیچ چاویە ینی کە چاوێکە تێکە چێ پێویست ناکە بڵێ دکتۆر من چاوەکەم بۆ دەربێنە دانیش وەکو ئەندامێکی ئەندامەکانی تری جێستە گرنگە پێویستە دکتۆر قەراری لێبە دکتۆرە پڕکردنەوەی ددانیە منداڵە دەبێت دەمار کێشی کێوانە هەموو کات دەمار بڕین پێویست نییە ئەگەر دەمار بڕینت کرد ئەو کاتەم ددانە خۆی ئەکەوێت سروشتیان بۆی کە من بڵێم ددانێکی تری دەریێتەوە بەڵێ خۆی دەمار بڕین ئەمە نیە بەم قەست و بەچە خۆ دەمارەکەی بڕی خەڵک زۆر زۆر لەو شتا ئاترسێ ڕەگی ئەو دانەی کە لە ناو دانەکەیە نێردانێکە و ڕەگی تایە ئیلتیهابی کردووە ئەگەر تۆ ئەو ڕێگە دەرنەهێنی ئەو ئیلتیهابای هێڵیتەوە کە دەرهێنا لە جیاتی و ئیلتیهابە لە مادەیەکی ینی باشتر لەوەی ئیلتیهابەکەی تابێت دایانی لە جێگەکەی و ئەنج پڕێکەیتەوە ئەمە هیچ ڕێگر نییە لە کەوتنی دانەکە چونکە ئەو مادەی کە دا ئەندرێ لە ناو ڕێگی دانەکە وەکو پێکاتی دانەکەیان وەکو ڕێگی دانەکە خۆی وایە کە دانە هەمیشەیەکە هات بەرەبرە پاڵێنێ ئەم مادەیە یعنی شی ئەبێتەوە ینی نامێنێ ئەوە نییە بمێنێتەوە لە شوێنی خۆی دوای پێویست کا دانەکەت کێشی تا دانە هەمیشەیەکە بێتەوە ئەو مادێت تایبەتە کە دانەکەی ترپاڵی نا ئەمە شی ئەبێتەوە ئەنج دانەکەی ینی دانەکە ئەکەوێ و دانە هەمیشەیەکەیەت یعنی هیچ ترسێک لەوە نەبێت لە پڕکردنەوە نییە و پەیوەندی ئەسڵان دەمار بڕینەکە پەیوەندی نامێنێ بە دوای بە دانە هەمیشەیەکەوە ینی هیچ پەیوەندیەک نییە بەڵام ئەگەر ئیلتیهاب مایە ئەو کاتە سەبەبێکە بۆ خراپبوونی دانە هەمیشەیەکەی ژێرەوە چونکە لە ژێری ئەم دانەوە ئیلتیهاب هەیە ئەو دانەش لە کاتی گەشەکردنایە احتیمال هەیە ینی گۆڕانکاریە گڕووبا لە دابەشبوونی خانەکانی و کاتە خراببوونێک ڕوئەیە بەڵام کە تۆ ئەو ئیلتیهابە و نەهێش سەبەبی ئیلتیهابەکە و نەهێش ئەم شتە ڕوو نایە. باشە دکتۆرە ددان کێشانی مناڵ زۆر جار بە تەمەنەکان دەڵێن نەیکێشە با خۆی ددانەکەی تر پاڵی پێوە بنێ بەڵام سیرەکەی ددانەکەی تر کە دێت ڕەنگە تۆ زێلار بێ ڕەنگە لەو شوێنە بە دەقیقی دەرنەکەوێت
ینی ئەم قسەی ڕابردوو چەنە دروستە لە ڕۆزانستیەکەەوە دەڵێ مەی کێشە ددانەکە بە ئەوی تر پاڵی پێوە بنێ زۆر جار ڕەنگە دکتۆر بڕیاری کێشانیشی یاوێت. دکتۆر هیچ کات بڕیاری کێشان تا تەمەنی کاتی کێشانی نەهات بێ یان کەڵکی چاکردی نهات بێ. ڕاستە ئەو قسەیە ئەبێ دانەکەی تر پاڵی بنێت چونکە ینی ئەمە پیسیاییان ئەو دانەی تر لە ژێرەوە پاڵی ئەنێ ڕێگەکەی شی ئەبێتەوە و دوایی بەس بەشی سەرەوەی دانەکە ئەمێنێتەوە کە ئەکەوێ نی بەشی خوارەوەی نەماوە ڕێگەکەی نەماوە بەهۆی دانا هەمیشەیەکە و پاڵی ناوە. ئەمە لە هەندێک مناڵە جاری وایە ئاتەن بۆ دانەکانی خوارەوە چی ڕوایە لە بەشی ناوە دانەکەی ڕێگەکە هیچ شیبوونەوەیەکی بەسەرا نەهاتووە کە ئەم حاڵتە ڕوویە هەر لەگەڵ دەرکەوتنی سەر دانەکە دانە هەمیشەیەەکە پێویستە شیرەکە لابەرێ بۆ ئەوەی ئەم شوێنە چۆڵ بێت تا دانە هەمیشەیەەکە بچێتە جێگەی نەک لە بەشی دواوە بمێنێتەوە هەتا زووتر لای بی کاتێ دانەکە دەرهاو ئەمە لابەی ینی احتیمالی ڕێگونەوەی زیاترە. باشە لەم کاتی کە ددانی تازە دەرێت دکتۆرە زماندان لە ددانەکە گەری لاربوونیەکە چکە زۆر جارە بە تەمانەکان دەڵێ زمانی لێمە دەبادانەکان دوای لار دەرناچن. خۆی من هەندێکات کە لە ئەو حاڵتەی کە ڕوو ئەیاڵم دانەکە لە بەشی ناوە یەت و دانی شیرەکەی نەکەوتو ئەی کێشین ئەو کاتانە خۆم پێیان ئەڵم زمانی لێبن بۆی ئەمە وەکو وەرزشەکەی هێنێتە پێشەوە ئەو حاڵتا بێ ینی هەر بە زمان ڕێکی کەیتەوە ئەگەر ڕێک نەبێت و دوای شتی تر هەیە چارەسەری تری هەیە بەڵام ئەگەر زمانی لێ ئەمە وای لێکە شوێنگەی تۆ زێگەشا کات و یەتە پێشەوە ینی غەڵەتە دەبێت زمانی ینی هەندێک حاڵەت هەیە پێویست ناکات زمانی لێبەی بەهۆی زمان و تێکەچێ بەڵام هەندێکیش هەیە من خۆم ڕێنماییانەکەم کە بە زمان حەلیکەن. باشە دکتۆر وابینەوە سەر ئەوەی کە ئەمە هەندێک گرفتێک دروستە بێت چارە پاراستنی ددانی منداڵان شۆردن ئەساسە چۆنێتی شۆردن گرنگە لە مناڵانەوە چ کاتێک بیشۆن مناڵ بە تایبەتی خۆی ڕایەنانی باشیوە تا و کاتێک کە فێر بێت گرنگترین ڕێنماییتان هەر لەسەر تاوە دەستپێکردن بە شۆردنەوە زۆر زۆر ضرورە و نیشانی دکتۆرێکی تایبەتی دانی مناڵانی بێ هەندێک ڕێمایی هەیە وەکو بەکارهێنانی ئەو هەویری دانەی کە پێویستە بۆ ئەو تەمەنە گونجاو بێ چ جۆرە هەویرێک باشە هەر هەویرێک کە فلۆرایدی تیا بێ ئیتر بەپێی تەمەنەکانی جێئاکرێتەوە و هەروە ینی ڕووپۆشکردنی بە مادەی فلۆراید ئیتر هەم جەڵەکە بێ و یان ئەو دانەیەکی تر هەیە وەکو سیکۆتین وە بە دانەکە و ئەنووسێ کە فلۆراید بارنیشی پێوترێت ئەمانە هەمووی گرنگە لای دکتۆریدان بکرێت و ئەو ڕێنمانی کە لە ماڵەوە پێتەڵێ ینی دکتۆرەکە بە تایبەت ئەو خواردانەی کە خراپەنەی خوا ئەو ڕێخستنەوەی ژەمەکان چکات پێویستە دانی بشووە چۆنێتی دانیشتنەکە ئەمان هەموو پێویستە ینی دکتۆرەکە فێری کات و تایبەت کە دایک و باوکێ سەرت ینی مناڵی یەکەمیان بێت هیچ ئەم معلوماتانیان لا نییە پێویستە کا سەردانی دکتۆرکن دوای دەرهاتنی دانی ڕۆژانە شەوانە پێشخەوتن شۆردنەکەانی چکات شۆردنەکە خۆی ئەگەر بەیانیان دوای ناخواردن مناڵ ڕاپێنی دانی بشە زۆر زۆر باشە بەڵام بەلایانی کەمەوە پێویستە شەوانە پێش خەوتن دانیان بشۆرێن. وەکو وتم ئەگەر مناڵێکی زۆر بچوک بۆ ئەتوانی بۆ فڵچە سلیکۆنیە و بەقەدەن کە برنجێک ماجوونێکی تایبەت بە جۆری تەمەنەکەی بەکاربێنێن ئەتوانێت لە خەوتنی شابێ یعنی مناڵەکە ئاتەن مناڵی بچوک زوو ئەکەوێت و چەندانێکی بچووکی هەیە لە بەشی پێشن فڵچەکەکەیتە تەمەنەیە زۆر دەگمەنە شۆردنی ددانی مناڵیانی زۆر دەگمەنە ڕاهات بین مناڵێکی 6 مانگ 1 ساڵ بەرزیکەینەوە بڵین بە ددانەکە بەڵێ ئەوە ناکرێ بەس بە وسری فڵچە سلیکۆنی ئەکرێ یعنی کە خەوت بێ ئاتەن مناڵ سەرەتای خەوەکی خەوی قوڵە کە خەوی قوڵ بوو یەکسەری تۆس ماجوونی ینی تایبەت بەکاربێنەوە دانەی پێشەوە بشۆ بۆ ئەوەم بۆ چییە بۆ ئەوەی مادەیەکی تەنک هەیە لەسەر ڕووی دانەکە دروستە بێ کە کاتێک خواردنەخوا پڵەکی پێوترێ بەکتریا لە سەر ئەو پڵەکە کۆبێتەوە بۆ ئەوەی ئەو پڵەکە لابەی کە لاوبەر ئیتر ئەمە یەکێک لە هۆکارەکانی کلۆربوون لابرتووە باشە ئەوانی تریش ئەفوو بڵم کە تۆزێک گەورە بۆکو پێم وتێ بێتە بەر ئاوێنەکە فڵچێکی دەستەوە دانی خۆتە شوی ئەمە تا ماوەیەک کە قەنەعەتی کرد کە ینی کە وای لێ هات ئیتر زانی و دانەکە پاک ناکاتەوە کێتە بینی قاچتەوە ئەوها شەویلگەی ئەگریت و تۆزێ ڕاستە سەرەتا تۆزە ناخۆشە و ئیزعاجیتەکە بەڵام دوای ڕایە لەکە مۆسەکە زۆر باشە لەو تەمەنەی کە خەریکە دانەکانی دەرن لاستیکێک دەکڕین بۆی کە قەپی لێ بگرن ئەو شتێکی باشە بەڵام پاک بێ لاستیکەکە پێوەستە بە لاستیکەکەەوە بەڵێ ئاتەنەها سەری ئەگەر مناڵێک جاری وایە لە
5 ساڵە دانیان کێشاوە ئەو دانانی پێشەوە و دانەکەی تر کە دێ پاڵی ئەنێ بەڵام پووکەکەی سەر دانەکە لا نەچووە لەم حاڵەتەیە مناڵەکە ئازارە بینێ یان ئەبێ سێوی پێ بخوا خیاری پێ بخوا ئەو شتانی پێ بخوا یان ئەبێ دکتۆر بە نەشتەرگەرێکی بچووک ئەو پووکەی بۆ لا بە بۆی دانەکە بێتە دەرەوە لە مناڵی بچووکیشە هەمان شتە ئەنی ئەتوانێ و لاسیکە بەکاربێنێ بۆ ئەوەی ئەو دانت تیژی دانەکە پووکەکە زوو تەنەکاتەوە پووکەکە دەرکە سەر دەرکات دەدان بڵێ زۆر باشە لە بابەتی ددانی شیری دکتۆرە بۆچی پێ دەڵێن ددانی شیری و تا چە قۆناغەکەم ددانە شیرە لەگەڵ مرۆڤ ئامێنێتەوە خۆی بیستدانمان هەیە دانی شیری لە 6 مانگێ با بڵێن دەست پێکە تا 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵی ئەمێنێتەوە چەند حاڵەتێکی دەگمەن هەیە کەم ئەم دانە شیریانە دانی هەمیشەیی نییە لە ژێرەوە یعنی ئەم دانە شیریا بێ بەدانی هەمیشەیی ئەمە بە هۆی گرتنی ئەشیاوە دەرەکەوێ تیشکەوە دەرەکەوێ ئەگەر نا هەموو دانە شیرەکان خۆی ئەکەون لە تەمەنی ئاتەن کچ تۆزە زووتر ئەکەوێت لە تەمەنی 5 ساڵ بۆ 6 ساڵی ئەکەوێت و زۆر گرنگ نییە دواتریش بکەوێت تا تقریبا 13 بۆ 14 ساڵی هەر لە کەوتنان باشە دکتۆرە هەر ددانێک چەند جار دەریێتەوە یەکجار یعنی ئەم بیستدانە کەون ئەو دانانەی تر بە دوایەتەوە هەندێک حاڵەتی دەگمەن هەیە کە دانی زیایی هەیە ئەو بەوە حساب نییە کەم دانە بکێش و دانەکەی بێتەوە بەڵام مرۆڤ یەکجار ددانی دێتەوە جگەلەوانەی کە خۆی یەکجاریاتە 2 جار ددان دەریێتەوە بەڵێ یعنی ئێستا تۆ ئەگەر بۆ مناڵێکی 5-6 ساڵان ئەشعەیە بگری ئەشعی هەموو دەموچاوی ئۆپیجی بگری هەموو دانەکان دیارەکە لە ژێرەوە چەندێکی هەیە یعنی پێویست ناکات تۆ قەرارێک بێ بڵێ ئەم دانە جارێک تریش بیکێشی نیەتەوە جاری وایە مناڵێک 6 ساڵە دانەکانی 6 ساڵی هاتووە و دایک و باوکەکە زۆر معلوماتیان نەبوو زوو کلۆر بووە ئەڵێ خۆ دکتۆر هێشتا دانێکی هێشتا 6 ساڵە بکێشەیەتەوە کە تۆ ئەشعەکەی نیشان بێ دڵنیایەکەیتەوە کە ئەم دانە نایەتەوە احتیمال لە دانی دواتر تۆ لە تەمەنێکی زۆر بیکێشی بچێتە جێگەی بەڵام خۆی لە ڕاستیە لە دوای 6 ساڵی 5 ساڵی و کە دان هات کێشانی باشە دکتۆرە ئەگەر ددانێک بکێشی ئەگەری هەبێت لە ئیشعاکەیە لە ژێرەوە هەبێت بۆ نە دەربێتەوە دەریێتەوە یاخود تا ئەو کاتێک خۆی لە قۆناغی گەشەیانە بێت و پاڵەنێ ببیترەوە دەرنایێتەوە ڕاستە خۆ دەرنایێتەوە هەتا ئەوەی گەشە ئەکات و دەریێت بەڵام هەندێک حاڵەت هەیە کە تۆ دانەکە زوو کێشاوە ئەمە وای دەکا هانی ئەو دانیاوە زووتر دەربێ بەڵام ئەمە شتێکی باش نییە چونکە خۆی لە ڕاستیە ڕێگەکەی بە تەواوەتی دروست نەبووە زوو دەرهاتنی بچووکترین کلۆریتیا دروست بێ و بگاتە پێویست بە دەمار بڕین بکە کە ڕێگەکەی دروست نەبوو حەلەکەی زۆر قورسە لەبەرەوە کاتێک خۆی دەربێ باشترە ینی خۆی پاڵ بەدانەکەی سەرەوە بنێ تا بکەوێ و ئەم جا دەربێ نەک تۆ دانەکە و کێشابێ و ئەمە زووتر بێتەوە چونکە ئەم حاڵتانە جاری وایە نیوەی ڕێگەکەی هەر دروست نەبووە ئەگەر لە ناو شەویلگەیە بمێنێتەوە ڕێگەکە دروستە بێت و خۆی پاڵەنێ بۆ سەرەوە تا دانەکەی تر ئەکەوێنێ و خۆیەتە دەرەوە زۆر باشە دکتۆرە لە بەتی پاراستنی ددان لە ڕووی خۆراکەوە مناڵ چی بخوا چی نەخوا چۆن هەندێک ڕێنماییدایە دایکەکان لەو کاتێک کە بەتەوێتی حەملیانە چی بخۆن مناڵ چی بخوات بۆ دایکەکان ئەو کاتی حەملیان هەیە سەرتا بە فۆلیک ئەسید دەست پێ بکەن و کالیسیۆم بخۆن ئاتەنەوە دکتۆری ژنان و مناڵبوون ڕێنماییانەکە و خواردنی ژەمە خۆراکان بە ڕێکوپێکی و ینی جۆرا و جۆر بێ خواردنەکانیان نەک بە یەک تەنایە خواردنەوە بیگرن و دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان کە زۆر گرنگە دوورکەوتنەوە لە هەندێک دەرمان هەندێک مەواد ینی ئەو شتانە هەمووی گرنگە کاتێ دایکەکە حەملی هەیە بۆ خواردنی مناڵەکان هەر کە سەرەتا دەستی بە خواردن کرد بە ژەمەکانی ڕێکوپێک بێ و ئاتەن ئەگەر حەزی بە شیرینی و شتێکی شیرینی خوارد بە ڕاستەخۆ دوای ژەمەکە بیخوا بۆ ئەوەی ینی ئەمە جارێ ئەڵێن ئەگەر کیلۆی پاکلاوە لێک هێنا بخوا لێ کاتا بخوا باشترە لەوەی هەر 5 دقە جارێ پاکلاوەیەک بخوا چکە ئەمە وای لە ناودەمەکە بە بەردەوامی بەکتریاکان گەشە بکەن و دایم ئەو ترشۆڵەکەی کە لە ناودەما دروستە بێ بەردەوام دروستە بێتەوە وای لێ ناکات لیک خۆی پاکی کاتەوە ئاتەن دوای نانخواردن لیک زیاد ئەڕژێ و دەم پاکە کاتەوە بەڵام ئەگەر تۆ 5 دقە ئیتر ئاوا بە ناڕێکی خواردنی خوارد
ئەمە میدیایەکی ترش دروست دەکا و لەکە بەکتریاکان زووتر گەشە بکەن و کە بەکتریاکانش هۆی کلۆر بوونن. هەروە ئەو شت خواردنانەی کە خراپە مناڵبی خوا دوورکەوێتەوەنی وەکو چیپس و مەساس و خواردنانی کە ئەیخرمێنن نقڵ و خواردنەوە گازەکان بە هەموو جۆرێکەوە شەکر بە هەموو جۆرێکی ئەو شتانە دوورکەوێتەوە مناڵی باشترە. من خودی خۆ مناڵەکان جارێ بە سەمانگیش چیپسێک ناخۆن. ینی دایک و باوک هەڵێن چۆن وایان لێ بکەین ئاخر دکتۆر چۆن وایان لێ بکەین نەیخۆن کە تۆ ڕاوی هێنا لە سەرەتاوە نەیخوا تەواو خۆ تۆ ینی جاری وایە من مناڵەکانم حەزیشیان لە خواردنەوەی گازیە زۆر دەگمەن ڕێیان پێیە کە ڕێشم پێیان ئاتەن چەند بێت ئەوەنە ئاویتی ئەەکەم بۆی گازەکەی نەمێنێت نایڵی تامی خۆی خۆی خوۆن زۆر باشە. بۆنی دەمی منداڵ تەمەنی کەمە 4-5 ساڵە سێرەکەی بۆنی دەمیێتی سەبەبی ڕئیسی خۆی کلۆریە. ئەگەر هیچ کلۆرێکی نەبوو و دانشتن و زمانشتن ئاتەن جاروە ینی پاشماوە لەسەر ڕووی زمان لە بەشی ناوە دروستە بێ ئەوە بێتە هۆی بوون جاروە دانەکان بینی دانەکان ئەمانە هۆی بێتە هۆی بوون پاکردنەوەی بە تەواوەتی هەموو ئەوانە. هەندێک کات قورگی مناڵەکە ئیلتیابی قورگە بێتەوە جاروە هیچ مشکلێکی دەمودانی نیە ئیلتیابی قورگە بێتەوەی بۆنی دەمەکە. هەندێک کاتیش و زۆر باشە. زۆر باشە دکتۆرە هەندێک کاتیش ئەفو کێشەی مەعیدەیانە بێتە هۆی ئەو بۆنی دەمە. واتە دەبێت دایک و باوک لەوە بپرسێتەوە ئایا ئەمە گرفتەکە لە ددانیەتی یاخود لە قورگێتی یا لە مەعیدەیەتی و ڤایرۆساتی ڕەنگە سەرەتا بێ سەردانی دکتۆری دانەکە بکە ئەگەر ئەو وتی ینی کێشێکی نیە لە دەمودانی و شتانە ئەنجا بێت سەردانی ئەوانی تر. کارکردن لەسەر ددانی مناڵ زۆر جار دایک و باوکم گرفتی هەیە دەڵێ منداڵەکەم ناوەسە لە ژێر دەستی دکتۆرە ئیشی بۆ بکەن. ئەو شتە زۆر ڕاستە بەڵام ینی بە مرۆڤی زەمن ڕایە زانی چیە خۆی لە لای ئێمە هەتا مناڵەکە ئازاری نەبێ نایبن بۆ لای دکتۆریدان ئەبێ ئەم شتەوە لێ بکەی پێش ئەوەی ئازاری هەبێبی بێ کە دانی دەرهاو جارێک ئەچی سەردانی دکتۆرەکەی لێ نامەوە مناڵم ترسی بشکێ جارێکی تر دوو جاری ترسی جاری تر تا مناڵەکە وا نەزانێ ئەمە بەس بۆ ئازاردانە بەس بۆ ئەوەی دەرزی لێ با بەس بۆی دانی پێشێ ئەو شتانە ینی بزانێ ئەمە پێویستیە سەردان بکە هەموو شەژمان جارێک پێویستە سەردانی دکتۆریدانکەی کە ئەمە کرد ترسەکە ناهێڵێ. من لە مناڵی خۆمە چەند جار سەردانی دکتۆری ترم کردووە دکتۆریدان بۆ ئەوەی ترسەکەی نەهێڵێ. ئەجا دوای ئەمە ئەم ترسەکە نێڵە بەڵام ئەگەر ئەمە حقنەعاتی نەکرد کە زۆر حاڵەتی ترمانەیە زۆر شتی ترمان هەیە بەکاریان بۆی کە ترسەکەی نەمێنێ. باش ئێوە چۆن تەعاملەکەن وەکو پزیشکێکی ددانی مناڵان لەوەی کە مناڵێک دێتە بەردەستان هادی بکەنەوە نەترسێ کاری بۆ بکەن. من بەو حکمی ئەوەی زۆر مناڵم بینەوەوانی وا تا پێ ساڵە تقریبا لە 2007 هەر بەس ئیش بۆ مناڵەکەم ئاتەن کە لە دەرگاکەەوە یەتە ژوورەوە یەکسەر دایگنۆسی ئەو حاڵەتەکەی بکەم ینی ئەزانم کە ئەم مناڵە بای چەند و چۆن ئەتوانم ئیشی بۆ بکەم ینی جاری وایە دایک و باوکە زۆرەکەن لێم دکتۆر ئەتوانی ئیشی بۆ بکەیت دکتۆرەمە وایە ئەزانم چۆنە مناڵیش هەیە کە زۆر ئەترسێ هەر بە قسەکردن ئەزانم بە کەڵکی ئەوەیەت ئیشی بۆ بکەین یان چەند حاڵەت هاتووە کە من بە گازی نایترۆز ئۆکساید ئیشی بۆ بکەین بە بەنجی ئام ئیشی بۆ بکرێ کە قسەم لەگەڵیا کرد و مناڵە من ئێستا ئیشی بووەکەم ئەزانم ئەمە ڕایەت بە قسەکردن یەتەزنی ژێربارەوە بەڵام هەندی حاڵەت هەیە ئیتر ئەزانم کەنایە ئەو کاتە دایک و باوکە زۆرەکەن کە ڕای بێنم ئەزانم من ئایان ناسمیترەوە زۆر ئەو شتم دووبارە فەنی گرتنی مناڵەکان چیە لەو کاتەیە لەوەی کە خۆی لە عیلمیان ئەڵێ یەکەم جار قسەی بۆ بکە باشە دووەم جار شتەکەی نیشان بە سێم جار بیکە ینی یەکەم جار تۆڵی ئەم شتە ئاوهاکەین ئاوهاکەین دوای شتەکەی نیشانەی دوای کردنە باش ئێستا تاقیەکەینەوە هەندێک جارە هەیە پێویستەکە دەمی مناڵەکە ئەمە لە کتێبە نووسراوانی پێویستەکە دەمی مناڵەکە بگری بۆ ئەوەی کە گوێی لە قسەکە و بێ کاتێک دەمی ئەگری ئەو قیژێ ناکە و هاوارە ناکە گوێی لە قسەکانتە بێ ینی ئەزانێت کە بەس خۆی هین نییە باڵا دەست نییە کەسێک هەیە لە سەر ئەو کەسێک هەیە توانای لەو زیاترە ئەبێ ئەو شتانە ینی دایک و باوک بەلایەن و ئاسایی بێ
چکە ئەمە لە کتێبە ینی قسەی من نییە بە تەنها. بەڵام زۆر جار سیر دەکەی دایک و باوکێک دێ دەڵێ فڵان دکتۆر مناڵەکەمی هەر کوشت. خۆی کەس ینی زۆر لە کەس ناکا بچێ بۆ لای دکتۆری دان هەندێک دکتۆر ڕاستەکە تونند و تیژە ینی تااقەتی ئیشەکەی ئەو مناڵی نییە تۆ لاچە بەغاڵە بردبێت بۆ لای دکتۆرێکی گەورە و ئەویش ناچار بەویست بێتی یارمەتی و بە مەسەلە کوشتن نییە. ینی ئەگەر تایبەتی مناڵان نەبێت دیارە هەر ئەوەی لە ئەوەیە ئەبێ تایبەتەکەی دکتۆرەکە تایبەت بێ بە مناڵان هەم لە ڕووی تەحملەوە باشتر هەم ئەو تەکنیکانەی ئیکا لەواچی دکتۆرێکی تر یان تااقەتی نەبێ یان ئیتر بڵێم نەتوانێت بیکە ئەو شتانە بەس لە ڕووی ئەوەی دکتۆری مناڵان بێت تەحملەکەی باشترە و ئەو فێڵانەی کە مناڵ بەکارێنێ ئەویش باشتری لێ ئەزانە. زۆر باشە لێرەوە دەمێ بزانام دوایین ڕێنماییت بۆ دایک و باوکان چێ لەوەی کە ددانی مناڵەکانیان بپارێزن لە بەڕووی ددان سەرمایەکی گرنگە لەوەی تا کۆتایی تەمەن لەگەڵ تا بمێنێتەوە. من لەم ڕۆژانەیە پۆستێکم بینی لە فەیسبوک باسی ئەوە کرابوو ڕسمی مناڵێکی دانابوو نازانم چەند مانگێک بوو ڕووی دانی مناڵەکەم هەمووی ئاها زەرد بووە کلسی گرتووە. پێم خۆشە خەڵک معلوماتی هەبێ ئەو کلز نییە ئەو کلۆریە ئەو سەرای کلۆریە یعنی خەڵک لە کۆمنتەکانە جوابی وایە بۆ ئەم نازانم ئەتوانێ بنووسێ بەڵام بۆ معلوماتی نییە ئەتوانێ باسی ئەم شتە بکە بۆ معلوماتی نییە تۆ بچووکترین ڕێنمایی لە دکتۆرە وەرگرە نەک بڵێ ئەوە بۆن کەوتووە ئەوە بۆ خۆی ئەکەوێ ئەوە بۆ خۆی چاکە بێ ئەم شتانە هەمووی ینی لە مستەقبەلا خراپترە بێت و ئەگەر زوو فریایکەوی ناگا بۆ حاڵەتە کلۆریکی بەسیت ئەگەر زوو فریایکەوی ناگا هەندێک حاڵەت بەس ڕوویدانەکە تۆزێ ڕوشان دروست بوو ئەگەر بە فلۆرایت حەلیکی ناگا بۆ حاڵەتە. یعنی پێم خۆشە دایک و باوک خۆیان معلومات پێیاکەن خۆیان بە دوای ئەوەیە بچن کە تۆ بڕیاردا مناڵە بێ ئەبێ بڕیاری ئەوەش بێ کە مناڵەکە بە تەندروستی گەورە بکەیت مناڵەکە و بێ کێشە گەورەکەی تو شێوە لە شەوەکان نەخەوێ ئەجا ئەزانی چەند ناخۆشە چەند نەهامەتیە بۆ مناڵەکەەوە لەبەرەوە پێویستەکە سەردانی دکتۆرکەی زوو یان بەلانیکەمە 6 مانگ جارێک هەم ئەو ڕێنمانێک کە لەلایەن دکتۆرە و پێدەوترێت جەبەجێ بکەی هەم لە ڕووی خواردنەوە تەندروست خواردنەکانی بەڕێک و پێکی بخوا و دانیشتنەکەشی گرنگترین شتە و پەتی دانیش. زۆر سپاس بەڵازیزانەوەی بینیتان و بیستان قسەکردم لەسەر چۆنیەتی پاراستنی ددانی منداڵەکان کە لێرە لە سنتەری ددانی نەخۆشخانەی بەخشین پێشکەشمان کردن من دەگەڕێمەوە لای هاوکارم دانیار لە ستۆدیۆی پەیامی ڕۆژ. زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال محەممەد کە ئەوتۆری پێشکەشکردن و زۆر سپاس بۆ میوانەکەشت. بەڵازان خۆشەویستان زانیاریەکمان هەیە لەسەر هۆکارەکانی درەنگ خەوتنی منداڵ زانین ئەمانە هۆکارەکانی چین وایە چ زیانێکی بۆ منداڵ دەبێت پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. زیانەکانی درەنگ خەوتنی منداڵ لە شەواندا تێکچوونی ژەمەکانی خواردن بە تایبەتی لە دەستدانی نانی بەیانی بە هۆی درەنگکەستان کە ئەوە دەبێتە هۆی وەرنەگرتنی بڕی پێویستی وزە لە خۆراکەوە. تێکچوونی سیستەمی بەرگری بە هۆی کەم نووسن و ناڕێکی کاتژمێرەکانی نووسن. هەستکردن بە ماندوێتی و شەکەتی و خەواڵوبوون لە دوای هەستانیشی لە خەو بە هۆی وەرنەگرتنی کاتژمێری پێویستی خەو لە کاتی خۆی. کەمخەوی کاریگەری لەسەر گەشەی منداڵ هەیە و نووسنی زوو زیاتر هانی گەشەی مێشک و جەستە دەدات. درەنگ خەوتن گەر بە هۆی بەکارهێنانی مۆبایل و یاریە ئەلکترۆنیەکانەوە بێت ئەوازیانی بەسەر بیرکە و هۆش و زووت و ڕەبوونی منداڵەوە هەیە کە ئەوەش دەرەنجامی خراپتری لێت دەکەوێتەوە. زوو خەواندنی منداڵەکەت واتە پاراستنی لەشساغی و گەشەی مێشکی. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.